وڵاتانی دەرەوە 15 لە ڕووی وەرزشیەوە یانەیەکی تایبەت بە کورتەواڵا دروست بکرێت و داواکاریەکان یەکەم گەڕاندنەوەی سەرجەم و چەفەوتاوەکانی کورتەواڵان لە ماوەیەکی کەمدا. 2. دانانی بودجەی پێویست بۆ ڕاپەڕاندنی کاروبارەکانی کورتەواڵەکان بە گشتی. 3. دەرکردنی ڕێنمایی سەبارەت بە لێخۆشبوون لە باجی خانوبەرە و ئاو و کارەبا و پێشینەی ئەقار. 4. دابینکردنی ڕێژەیەکی دیاریکراو لە یەکەی نیشتەجێبوون بۆ کورتەواڵەکان کە لەلایەن کۆمپانیا ئەهلیەکان دروست دەکرێن. 5. ئاسانکاری و لێخۆشبوون لە بەشێک لە پارە بۆ ئەو خوێندکارە کورتەواڵانی کە لە زانکۆ و قوتابخانە ئەهلیەکان دەخوێنن. 6. ئاسانکاری تەواو لە بواری خوێندن بۆ سەرچەم خوێندکارانی کوردەواڵا بکرێت. 7. دەرکردنی ڕێنماییەکی تایبەت بە کورتەواڵەکان بە داشکاندنی لە ساڵ 50 یان زیاتر لە کلینیک و نەخۆشخانە ئەهلی و حکومەکان. 8. دامەزراندنی کورتەواڵا دامەزراندنی کراوە بۆ کورتەواڵەکان لە سەرجەم وەزارەت و دامەزراوە حکومەکان کە لەگەڵ دۆخی تەندروستی کورتەواڵەکان بگونجێ. 9. داواکارین لە حکومەت کە پشتگیری لە ڕژنووسی پرۆژە یاسای تایبەت بە کورتەواڵەکان کات کە لە ئێستادا لە پەرلەماندایە. 10. دەرکردنی ڕێنماییەکی تایبەت کە ئاسانکاری تەواو بکرێت بۆ کورتەواڵەکان لە کاتی مامەڵە و کارەکانیان لە گشت دام و دەستگاکانی حکومەت بە لە بەرچاوگرتنی دۆخی تەندروستی کورتەواڵەکان. 11. سەبارەت بە کەرتی تایبەت مەرج دابنێت کە ئیمتیازاتی لا ساڵ پێش بە کورتەواڵا بدرێت کە دابمەزرێندێن لە کۆمپانیا و دامەزراوە ئەهلیەکان ئەگەر نا مۆڵەتیان لێ بسەندێتەوە. 12. پێدانی زەوی بە کورتەواڵەکان. 13. زیادکردنی موچەی کورتەواڵەکان